ليش لو بابتاني ك دابران بلاوی کردوتە بازنەکانی دابران طبعا لە یەکی هەشتی 2010 بڵاوی کردوتەوە دابران چیەوێ من بمختصری طبعا چەند نقطەیەک باسەکەم بۆی ئیسلامەکانیش بزانن کە دابران چیەوێ یەکەمە لە دابران خواستی ڕیفۆرمی ئاینی هەیە دابران سەهەند و سیمای داسەپاوی چەقبەستووی ئاینی بە کۆسپەزانێ دابران زادەی سەرەتای قۆناغێکی سیاسی کۆمەڵایەتی ڕووناکبیری فەلسەفی دابران نایەوێت ئاین وەکو ئامرازەکانی سیاست و چەکی استراتیژی ئایدۆلۆژیەکان بەکاربێ مەبەست لە دابران وەرچەرخان لە خوڕافیاتەوە بۆ ئەقڵ لە تاریکیەوە بۆ ڕووناکی لە تاکڕەویەوە بۆ فرەیی لە جیاکاری ڕەگەزیەوە بۆ مرۆڤ سالاری لە بندەستیەوە بۆ ئازادی دابران چەترێکە بۆ هەموو هێزێکی هۆشیار و قەڵەمێکی بێدار و بەیداخێکی عەقڵانی و سێکۆلار دابران فەلسەفەی ئاینداری گەیاندووەتە سەر ڕەوگە ڕاستەقینەکەی خۆی و نایهەوێت هەروە نووسراوە نایهەوێت ئاین گەمەی دەستی جیاوازی چینایەتی و دەسەڵاتی سیاسیەکان بێ ئەمە لە چاودێران نووسراوە توانی لە بگەڕێتەوە سەری و بیخوێنیتەوە دابران ئەمەیە و من هەرچەنە هەر ئەمەوێ بە حەجمی خۆی پیشانتانی بدەمەوە یعنی هیچ جێمەترسینە لە لای ئیسلامیەکان ڕۆژە لە ڕۆژان ئەو ئەسحاب فیکرانێکەوە عادەتەن لە هەموو گروپە ئیسلامیەکان و سربەخۆکانی تریشکە هەیە بە شتێکی گەورەی نابینن چونکە یەکەم ئەلمانیەت خۆی فاشلە لە وڵاتی مسلمانانە بە دەلیلێەوە لە ناو عەرەب و تورک و فارس و ئەندۆنیسیا و مالیزیا و پاکستان و لەوانە هەمووی شکستی هێناوە لای ئێمە معقول نییە خۆی سەر بگرێ یعنی بەو هەموو ڕەنجەی کە ئەو داوێتی و هەموو پارە و ئیمکانیەت و سوڵتە و دەسەڵاتوانەوە ئەو نوێنەرانی کە کۆی کردوونەت ئێوە هەمووی ناکاتەوە 600 گەنجەی کە لە جامیعەی سەلاحەدین لە دوای گەنجێکی تراکسوود لەبەرەوە حافظ قورئان نوێژی تەراویحیان دابست خۆوانە کەس تەوجیهی نەکردوون قووەتی ذاتی دینەکە خۆی قووەتێکی گەورەیە لەبەرەوە قووەتی ئیسلام ذاتیەتی خۆی هەیە بەس بەرامبەرەکە قووەتی هەڵگرانی ئەفکارەکەی هەیە ئێمە وەکو هەڵگرانی ئیسلامەکە فاشلین ئێوە وەکو هەڵگرانی بیر و باوەڕەکە چست و چالاکترن ئەجێنا ئەفکارتان بەرامبەر بە ئێمە ناوەستێت و هەموو ئەو فەلسەفەی کە جەنابەت فەخری پێوەکەی کتێبەکانتان تەرجمە کردوون هەموو ئەو فەیلسوفانێک کە جەنابەت ناویان دێنی من شتێکم نووسیوە ناوی مەزادخانەی فەیلسوفانە حەزمە کرد خۆزگە دەسەڵات ببووە بۆ بنێرم بەڵامی تر دیارە من کتێبی نوێژەکەشم لە کوردستانە پێ چاپ ناکرێت لە کاتێک کایسە بە فارسی گەیشتۆتە ئەفغانستانیش لە ئێران چاپ بوو لە باسی ئەوانەی فەلسەفێک هەموو فەیلسوفەکان بێنی و مەدرسە فەلسەفیەکان بێنیمە بەس بە قول والله ئەحەدەکە مواجهەت دەکەینەوە بس بآياتي أم خلقوا من غير شيء أم هم الخالقون أم خلقوا السماوات والأرض بل لا يوقن هر أمدي ده فلسفة كان هم وشككات ولا برامبر وأوشتيك جنيب بإدعاء وابرين هو مجالي مناظرة وقصة كردني هي وهم شانتوان وجنابي شد كأتوية كتير أنا علي خيون دمنا توجي سراني إسلامي ورابوني إسلامي نعزم لو أنا زور خيون دوتو ولا تحداكم بس نقضي وهم المادية الجدلية كبخيوني توهيني بوطية رحمة إخوائي ليبي لقال كبرى اليقينيات الكونية بخوانيتو كدربارة إلهيات ونبوات وسمعيات بو أود بنيرم باشتر رجنا درقتي كتابي باقلاني ناي تجاهي ابن تيمية درء تعارض العقل والنقل كشش مجلد إما كتابة كاني إيوه ما أنا مخوندوتو إما نخنوار نين بس إيوه نازان دينك إيما تشي تو بو خود كتابة كتكالس الإسلام خوندوتو ليش دژمن بإسلامه هنا وتخندوتو ثقافتك لما تيبر نبوه بويا تو يسأل شو بلتو علم الرجال بزاني وفرمودة بزاني وعلل بزاني وأسانيد بزاني تشيو بين مثلا نقطة تير عليها كوابو أما دابران آوايا يعني أم إسلامي أناش بيوسا أو بزان دابران هرچن يسا من باشتي زور قوري نازان واش نازان بخوا زور كاريگريش بيه ئەو کتێبانش کە بڵاویانەکاتەوە بەرامبەر بە ئیسلامەکەمان بە قووەتر نابێ هیچ خەمیشتان لەسەر لەمە نەبێ ئەنجا ئەوان بە هەموویان دەرەقەتی ئەوە نایان کە فکری سەید قوتب بدەن بە عەرزە بێخۆ سەید قوتبیش چێک هەر لەو خەڵکێکەوە لەو زەمانەی ئەو ئەلمانیانەی ناوم بردن سەید قوتبش لە ڕیزی ئەوان بوو یەکەم جار دوایی هاتە ناو دائیرەی ئیسلام و لە ساڵی 1952 بە ئیخوان موسلیم